سڵاوتان لەبێت وەم کاتتان باش. ئەمڕۆ لە شاری سلێمانی پرۆسی ئەزمموی هەڵبژاردن ئەنجامدرا. هەڵبەتە وا بڕیارە لە مانگی 11دا هەڵبژاردننی پەرلەمانی عێراق ئەنجام بدرێت. بۆم مەبەستش ئەمڕۆ کە سێەم جارە تاقیکردنەوەی ئەزمموی ئەنجام بدرێت بۆ ئامێرەکان وە بۆ پرۆسەکە. لە ئێستادا بەشێک لەو کەسانی کە دەنگ دەدەن یاخود لێرە ئامادەیان هەیە وەک لە کۆمەڵگەی مەدەنی یاخود هاوڵاتیان یاسایی و کارمەندانی کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانی عێراق کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لێرە ئامادەیان هەیە و دەنگیان داوە پرۆسەکە تاقی دەکەنەوە. هەڵبەتە ئەوەی کە جێ ئاماژەیە کە تازە بێت لە پرۆسەکەدا ئامێرێکا بەناوی VVD کە ئەو کامێرەیەیە ئەمیش بۆ چییە لە هەڵبژاردننی هەرێمی کوردستاندا هەڵبەتە هەڵبژاردننی پەرلەمانی هەرێمی کوردستان کۆمەڵێک لە هاوڵاتیان کێشیان هەبوو لە پەنجەمۆرەکەدا. لەم هەڵبژاردنەدا ئەو گرفتە چارەسەرەکرێت لە ڕێگەی ئەو ئامێرەوە ئەویش لە بنکەکانی دەنگدان یاخود وجودیە بە ئەم ئامێرە لە بنکەکانی دەنگداندا دادەنرێت. هەڵبەتە کامێراکە وێنەی فەیسی کەسەکە دەگرێت یاخود QR کۆدێک دروست دەکات لە سەر فەیسی وە ئەو کەسە دەناسێتەوە هاوتای دەکات بە ئەو کارتی دەنگدانی کە هەیە یاخود ئەو وێنەی کە هەیە. هەڵبەتە ئەمە یەکێکە پرۆسەکەی کردووە. لی پرسمزان پرۆسەکە چۆن هەڵەسەنگێنێت. کاکێکیان سڵاو لێبێتەوەم کاتت باش. سڵاو لە تۆش کردبێت پێم وابێت گۆڕانکاری لە پەنجەمۆر و لە بابەتی ئەو کامێرەیە کراوە و بەڵێ ئێمە پرسیارمان کردو جگە لە کاتی ینی بەدواداچوونیشمان کردو چکە ئێمە وەکو ڕێکخراوەکانمان هەمیشە چاودێری هەموو هەڵبژاردنەکانمان کردووە.